سەرقاڵی ئاودانی گوڵەکانیەتی بە جۆرێک دڵۆپە ئاوێکیش بە فیڕۆ نادات. ماڵیان نزیک ڕووبارە و گرفتی کەم ئاویشیان هەیە. هەندێک زە 2 ڕۆژە 3 ڕۆژە دەیلێگەڕێن هەتا بڕەکتێتە حەوزێ هەنجی بەردەن لە خۆ هەویە ئەو سۆندەین یا حەوزێش هەندێک جاتێ هەندێک جا نایە وەڵڵا ئەگیرێتەوە بۆ ڕێتەقن نەوێرین لە بەتیارەی بچینێ لە هەندێک ماراچی وەڵا لە هەندێک مارە پەشکش ناچی وشکە ساڵی ئەم ساڵ بەشێکی سەنتەری نەحیەی سیدەکان و 25 گوندی سنووری برادۆستی بێبەش کرد لە ئاوی خواردنەوە. بەرپرسی فەرمانگەی ئاوی سیدەکانیش دەڵێت سەربازانی سوپای تورکیا گرفت بۆ سەرچاوەی ئاوی گوندی بەرمیزە زیاتر دروست دەکەن. سەرچاوی ئاوەکەشان لەناو سەربازانی تورکیا دێت ڕۆژانە کێشەی ئاویان و دروست دەکەن. ئێستا بەرفراوان بووینە و ژمارەی دانیشتوانیان زۆر بووە. ئێستا زۆربەی گوندەکان تووشی قەیرانی کەمی ئاو بووینە. سەرچاوی ئاوشمان زۆرە لە سیدەکان هەم ڕووبارەکانی زۆرە بەرامەکو پێویست ئیسیفادەی لێ نەکرایە. زۆربەی ڕووبارەکان ئێستا بەناو گوندەکان دادێن. برادۆست ناوچەیەکی گرنگی سەرچاوەی ئاوی زەی گەورەیە. لێرە ڕووباری سیدەکان و بێرکمە و شەکی و لۆڵان هەڵدەقوڵێن. تاکو ئێساش کەمترین سوود لەم سەرچاوە ئاویانە وەرگیراوە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.